فەزڵی خوای گەورە و هاندانی یاریزانەکان بووە هۆکاری ئەوەی کە من ئێستا بە مەدالیەوە قسە لەگە جەنابەت بکەم ئەو شتانە لەبیر ناکەم کە لەو ڕۆژە سەختانە لەگەڵ مندا بوون. ئامانجی من لێرەدا ئەوەیە کە من بتوانم لەمڕۆ بەدواوە هەوڵ بدەم ئینشاڵڵا بەبێ گوێدانە ماندی بوون هەوڵ بدەم بەبێ هیچ جیاوازیەک خزمەتی دنیای لەش جوانی بکەم لە خوای گەورە بە زیادی ئێستا کە وەکو دەبینن ستێجەکانی عالەمی پڕ بۆ لە پاڵەوانە کوردەکان ئەوەش مانای ئەوە دەگەێنێت کە ئەگەر بێت و پەرە بە بواری وەرزشی لەش جوانی بدرێت دڵنیام لەوەی ئەنجامی زۆر بەرز بەدەست دێ. من جگە لە خۆشم هەوڵ دەدەم چەندین پاڵەوانی تر پێ بگەینم پرۆگرام و بەرنامەم وایە کە بتوانم ئەو ئەزمونێ ئەمن هەیتم لەسەر یاریزانەکانم تاقی بکەمەوە ئەوانش وەک خۆم ببە مەستێجە عالەمیەکان ئینشاءڵڵا. من دەمێ بە تایبەتی دەستخۆشی و سوپاسێکی زۆرتان بکەم لە سەرەتاوە کە لەگەڵم ماندوون هیلاکن هەوڵ دەدەن بەڕاستی توانیوتانە دیمەنی ڕاستەقینەی ماندووبوونەکانم سەرکەوتنەکانم هەموو ئەوانە بە شێوازێکی زۆر جوان و درست بگوازنەوە لە بۆ خەڵک ئەمەش ئێوە هەڵسان بەکاری ئەخلاقی و ڕۆژنامەی خۆتان کە ئەمە جێی دەستخۆشی هیوادار منەتان زیاد بێ. ئارکەکە و بارەکەم ئێستا قوڕستر بوو کە ئەم جارە هەر چۆنێک بێتن ئینشاڵڵا ئەنجامێکی بەرزترم چونکە میلەتێک چاوەڕێمە ئێستا.